ئەمە شتێکی غەڵەتە شکۆ لە زۆربەی ئەو مادانی کە لە سۆشیاڵی ڕێکلاین بۆکرێت بێخاوەنن واتە هیچ بنەمایەکی زانستیان نییە. طبعا بابەتێکە لەناو خەڵک زۆر تێکەڵ کراوە ئەویش کێشدابەزاندن لەگەڵ چارەسەری قەڵەوی تێکەڵ ئەکرێت. بێگومان چارەسەری قەڵەوی زۆر ئاڵۆزە لە کەسێک بۆ کەسێک ئەگۆڕێت و تەنها کێشدابەزاندن نیە، واتە ناکرێت ئەمە تەنها تەرکیزمان لای کێشدابەزاندن بێت، چونکە ئەو کێشەی کە دائەبەزێرێ ئایا چەوریە ماسوولکەیە ئاوە یاخود چییە بیزەڵێت. بۆیە چارەسەری قەڵەوی چارەسەرێکی ئاڵۆزە لە کەسێک بۆ کەسێکی تر ئەگۆڕێ پێویستەکە پزیشکی پسپۆری خۆراک و قەڵەوی تداخلی تیا بکات، نەک تەن کەسەکە خۆی بچێت لە باڵین لە ڕێی ڕێکلامێکەوە موادێک بکرێت لە ئۆنلاین کە تەنها تەرکیزی لای دابەزانی کێشی بێت. ئەمە شتێکی غەڵەتە شکۆ لە زۆربەی ئەو مادانی کە لە سۆشیاڵی ڕێکلاین بۆکرێت بێخاوەنن واتە هیچ بنەمایەکی زانستیان نییە و هەروەها هیچ چۆڵی ستیکەری وەزارەتی تەندروستیان پێوە نییە، بۆ ئەمەش ئەکرێت بتە هۆی زێرگەیاندن بەو کەسێک کە بەکاری هێنێت. بۆی ئەگەر کەسێک ویستی چارەسەری قەڵەویی کات پێویستە کات سەردانی پزیشک بکات، چونکە قەڵەوی بە نەخۆشی هەژمارەکرێت. بۆچی بە نەخۆشی هەژمارەکرێت؟ چونکە جگەلەوەی کە کەسەکە کێشی زۆرە لە هەمان کاتە لە ڕووی فسیۆلۆژیەوە ئەکرێت گۆڕانکاری زۆر گەورە ڕوویا بێت، وەکو پەیداکردنی بەرگری ئینسۆلین و هەروەها بەرزبوونی پەستانی خوێن، چەوربوونی جگەر و تێکچوونی چۆرەکانی خوێن. بۆیە چارەسەری قەڵەوی تەنها کێشداگرتن نییە، لەگەڵیشە پێویستە کات کەسەکە کە ئێوێت چارەسەری قەڵەوی وەرگرت لە ڕێی پزیشکەوە چارەسەرەکە وەرگرێت و ئیش لەسەر ئەم بابەتانی تریش بکرێت. سمارت وەرچەرخانە.